دکتۆر فەرهاد پیرباڵ یەکەم کەس بوو لە سەراستی جیهان مۆبایلی ئایفۆن 17 وەک دیاری وەرگرت. کاک دکتۆر پیرۆزە بژی جانی من بێگومان خەڵات یان دیاری شتێکی تایبەت و گرینگە. تۆ ئەم دیارە چی لێ دەکەی لەتەوێ بەکاری بێنیت پێشتر؟ نا باوەڕ ناکەم بەکاری بێنم، بەڵام ئەگە نەفرۆشرا بەو نرخەی خۆم دەمێت لای خۆم هەڵی دەگرم و بەکاری دێنم ڕەنگە یان هەر ڕەنگە دایبنێنم لە ماڵ وەکو کۆمپیوتەرێکم ئێستاش ماومە ڕەنگە هەڵی بگرم وەکو دیارێک. ئەگەر پارەیەکی باشی پێ بدەن دەیفرۆشی؟ بەڵێ فەرموو. من خۆم نایکڕم چکە لەوانەیە ناڵێم بیکڕم کە داوا لە کەس ناکەم لەم بکڕی. بەس نرخی مۆبایلەکەی جەنابەت چەندە ئەگەر بیفرۆشی؟ دیاریکراوە؟ بەڵێ نازانم چەندە، بازار نازانم بە چەندەوەوانە. گەنجانی ئێستا توانی یانە سوود لە مۆبایل و تەکنۆلۆژیا وەرگن پێت وایە؟ باش توانیویانە هیچ نەبێ بۆ ژیانی عاتفی خۆیان بۆ نامەناردن بۆ یارەکانیان شەوان دانیشن لەگەل یەکتر قسە بکەن. بەڵام ئەخلاق و کولتوری ملەتی گۆڕی تەکنۆلۆجیا هیچ شتێک بەقەدەر مۆبایل تەسیری نەکردە سەر گۆڕانکاری لە کولتوری کوردستان، نەکی کوردستانی هەموو دنیا. تازە باسمان کرد مۆبایل کۆمپیوتەرێکی گواستراوەیە، یعنی تۆ لەگەڵ خۆ دەتوانی بیژێڕی. ئەمە گرنگە کە یا تەلەڤیزیۆنێکی گواستراوەیە. سینەما هەیە لە مۆبایل سەیری فیلم دەکەم. سوود و زانیاریەکان وەکو یەکن، ئەگەر باش بەکاری بێنی سوودی لێ دەبێنی. بێگومان نە باش بەکاری ناچیە لای تۆ باشە نەوەیکە، لای ئەو گەنجە باشە نەوەیکە. یعنی ئەو دانیشتۆ بۆ خۆی سەری مۆبایل دەکا، تۆ دانیشتوی تەمەشای ئەخباری ترەمپ و ئیسرائیل و ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە. هەر کەس بە جۆرێک مۆبایل بەکاردێنێ، هەر کەس بە جۆرێک سوودی لێ دەبینی. بەڵام ئەوە گرنگە کە مۆبایل بۆ تا سینەمایەکی گواستراوە لەگەڵ خۆت بیبەردەوام، تەلەڤیزیۆنێکی گواستراوە کەس تەمەشای تەلەڤیزیۆن ناکەێسا و کۆمپیوتەرێکی گواستراوە ئەو لە هەمووی بێت. کاک دکتۆر دەوترێت جەنابەت یەکەم کەس بووی لاپتۆپیش هێناوە وا بزانم کاگە وا بزانم یەکەم کەس بووم بۆ چکە 92 هاتمەوە، ببیرم نییە 92 بوو 93 بوو هاتمەوە. ئیتر ئەو کۆمپیوتەرم لەگەڵ خۆم هێناوە کەس نەیدەزانی چیە. من لە 87ەوە ڕاهات بووم لە پاریسەوە کە تەڵەبۆم بووم، لە هوتێل بووم ویشم دەکرد ئەوەکەم لاپتۆپ نەبوو، کۆمپیوتەرەکەم لەگەڵ خۆم لەسەر مێزی ڕەسپشنی پێشوازی ئوتێل دام نابوو شەوان دکتۆرای خۆم پێدەنووس لە 87ەوە ئەو ئەپڵە. ئەجا من ئەو بیرەوەریە خۆشەم لەگەڵ ئەپڵ هەیە، نازانم چۆن، ناڵم 17 ڕقەمی منە، ڕقەمی بەختی منە، نازانم چۆن، ڕەنگە بەهۆی ئەو هۆیە بێ ئەو نمونەیان قسمەت و نەسیبی ژنی دەین ئینشاڵڵا. پیرۆزە ئینشاڵڵا سەلامەت هەر بژیت. بەڵێ وەک دەزانم کە بەیانی ئەمڕۆ ئایفۆن 17 دەگاتە هەولێر هەرێمی کوردستان و دکتۆر فەرهاد پیرباڵ یەکەم کەس بوو کە ئایفۆن 17 وەکو دیاری لەلایەن کۆمپانیای ئایزۆنەوە وەرگرت. قسەی کۆتایی ڤار دەیکات.